لە کۆبوونەوەیەکی بەرفرەوانی هەرسێ سەرۆکایەتی لە کۆچی کۆماری و بە ئامادەبوونی گشت پارت و فراکسیۆنە عێراقیەکان باسی گرنگی گۆڕانکاری وەزارەتە عێراقیەکان کرا. کۆبوونەوەی سێ سەرۆکایەتیەکە لەگەڵ سەرۆکی کوتلەکان و هێزە سیاسەکانی عێراق کۆتایی هات. کۆبوونەوەکان لە ئەجوایەکی ئیجابی و زۆر ڕاشکاوانە بەڕێوەچوو و بە وازەحی باز لە گرنگی تعدیلاتی وزاری کرا، بەڵام تعدیلاتە وزاریەکە پێویستە لە چوارچێوەی بەرنامەیەکی ڕیفۆرمخوازانەی ئیسلاحیا بێ کە بچێتە خزمەتی هاوڵاتیانی عێراقەوە و مواجهەی ئەو تەحەدیاتە ئەمنی و اقتصادی و سیاسیانەی کە پرۆسی سیاسی لە عێراقدا ڕوبەڕووی بۆتەوە. هەریەکە لە سەرۆک پارتە سیاسیەکان باسی برگەکانی چاکسازی دام و دەستگایەکانی دەوڵەتی عێراقیان کرد و چۆنیەتی چارەسەرکردنیان تاوتوێ کرد. إصلاح يجب أن يكون شاملا وواضحا. دەبێت چاکسازی ڕوون و ئاشکرا و گشتگیر بێت و بەرنمەیەکی ڕوون لەخۆ بگرێت، ئەمەش لە پێناو چاکردنی بوارەکانی ئابووری و خزمەتگوزاری و بەڕێوەبردن و ئاسایش و سیاسی لە وڵاتدا. دەبێت بەرنامەی چاکسازی لە هەموو چەمکەکانیەوە تێر و تەسەل بێت. هاوکات نابێت بەرنامەی چاکسازی تەنها وەزیرە بەڕێزەکان بگرێتەوە، بەڵکو دەبێت شۆڕ بێتەوە بۆ جێگرەکان و بەڕێوەبەرە گشتیەکان و سەرۆکانی دەستەی سربەخۆ. بەرەیسونەکان متمانەی تەواویان لەم کۆبوونەوە وەرنەگرت و داوای چاکسازی و گۆڕانکاری گشت دام و دەستگا حکوومیەکانیان کرد و سەرۆک وەزیرانی عێراقیان بە کەم تەرخەم وەسف کرد. لە ڕاستیدا ئەمڕۆ هیچ بەرنمەیەکی ڕوونمان سەبارەت بە گۆڕانکاریەکانی سەرۆک وەزیران بەدی نەکرد، ئەوەی کە خۆی داوای دەکات. بەڵام سەرۆک وەزیران بەڵێنی داوە لە دانیشتنی داهاتوودا کە بەم زوانە دەبێت بە ئامادەبوونی هەر سێ سەرۆکایەتیەکە ئەنجام دەدرێت. هەروەها کۆبوونەوەی لەگەڵ قەوارە سیاسیەکان سەرۆک وەزیران بەڵێنی داوە میکانیزمێکی ڕوون بۆ ئەو مەبەستە پێشکەش بکات. پاش خۆپیشاندانە جەماوەریەکەی ڕۆژی هەینی ڕابردوو داواکاریەکانی موقتەدا سەدەر بۆ چاکسازی و بەپێی بۆچوونی سیاسەتوانەکان وا بەدیاردەخەن کە ئەمە زەنگێکە بۆ ئەوەی لایەنە سیاسیەکانی عێراقی کۆکاتەوە و دۆسەی گۆڕانکاری حکوومەتی عێراق بە زووترین کات دەست پێ بکەن. سڵاح بامەڕی دەنج ئەمریکا، بەغدا.